نەخۆشانی سالاسیمیا کە هەفتانە و مانگانە پێویستیان بە خوێنە لە نەبوونی سەنتەرێکی تایبەت بەو توێژەدا بەهۆی قەدەغەی هاتوچۆشەوە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دووچاری چەندین زەحمەتی بوونەتەوە. ئەوان دەخوازن لە پارێزگاکەی خۆیانەوە خوێن وەربگرن و پزیشکیش بیان بینێت. دایکێکی سێ مناڵی تالاسیمیامان هەیە. ڕۆژانە مانگانە جاری وایە بۆ 4 جار یا 3 جار چوونەتە سلێمانی و هاتوونەتەوە. 14 ڕۆژە مناڵە کچەکانمان 14 ڕۆژ جارە، کوڕەکەشمان 21 ڕۆژ جارێکە. ئەنجا بۆ عیلاج و شتیش جاری وا هەبووە لە ماوەی مانگەکە چەند جارێکی تریش چوونەتەوە. هیوادارم لە هەڵەبجەت هەمان شتمان بۆ بکەن، نەک هەر خوێنەکە وەربگرین، عیلاجش وەربگرین. ئێمە یەکەم جار سوپاسی بانقی خوێنی هەڵەبجە دەکەین کە ئێستاوە بە دابینکردنی خوێن بۆ ئێمە لە کاتی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆیە کە ئێمە ئەو کاتە نەمانتوانی بچین بۆ سلێمانی و لە سەنتەری سالاسیمای سلێمانی خوێن وەرگرین و ئێمە داواکارین لە حکوومەت کە سەنتەرێکمان لە هەڵەبجەوە بکرێتەوە و دکتۆر و حەبوو چەند ئامێرێکمان بۆ دابین بکرێت بۆ کردنی پشکنینەکانمان. سەنتەری بانکی خوێنی هەڵەبجە و لە نەبوونی سەنتەرێکی تایبەت بە سالاسیمیادا بە تایبەت لە سەروبەندی قەدەغەکردنی هاتوچۆ بە شێوەیەکی کاتی خوێن بۆ نەخۆشەکان دابین دەکات. وەک بانکی خوێنی هەڵەبجە دەڵێن دەبێت سەنتەر و پزیشکی تایبەت بە خۆیان هەبێت. ویستە سەنتەرێکیان بۆ دروست بکرێت لەم سەنتەرە بتوانن خزمەت بکرێن بە بەردەوامی، چونکە ڕاستی ماوەی چەند ساڵێکە هاتوچۆی سلێمانی یەکەن و ئێمە ژۆکو بانکی خوێنی هەڵەبجە بەهۆی ئەم مەسلەی کۆرۆناوە بە پاڵپشتی ڕێکخراوی خوێنبەخشان و خوێن و ژیان لەگەڵ خوێنبەخشانی ئەم شارە توانیمانە لەم ماوەی کۆرۆنا و قەدەکەی هاتوچووە خوێن دابینکەین. هۆبەیەکمان کردو بە ناوی هۆبەی سالەسیمیا لە بانکی خوێنی هەڵەبجە. ڕێکخراوێکی تایبەت بە خوێنبەخشین کە ژمارەیەک لە گەنج دروستیان کردووە بە شێوەیەکی خۆبەخشانە خوێنیان پێدەبەخشن و ئامادەی دەکەن بۆ نەخۆشەکان. ئەوان دەڵێن نەخۆشەکان لە دۆخێکی سەختدا ژیان درێژە پێدەدەن. ئەمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لەقی هەڵەبجە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە و بە دیاریکراوی بەڕێوەبەرایەتی بانقی خوێنی هەڵەبجە و تەواوی کارمەندانی بانقی خوێن زۆر کات کە پەیوەندیمان پێوەکرێت بەدەم نەخۆشانی تالاسیمە و سەرجەم ئەو نەخۆشانی کە پێویستیان بە خوێن هەیە لە کۆی هەموو جۆرەکانی خوێن بەدەمیانەوەین. ئەگەرچی لە پشکنینی هاوسەرگیریدا پشکنینێکی تایبەت بە سالاسیمیا بۆ ئەو کەسانە دەکرێت کە هاوسەرگیری دەکەن، بەڵام بەشێک لە هاوسەرەکان گرنگی بە پشکنینەکە نادەن. بەپێی ئامارەکان لە هەڵەبجە 40 هەڵگری سالاسیمیا هەیە کە بەشێکیان 2 هەفتە جارێک و بەشێکی دیکەیان مانگانە پێویستیان بە خوێنە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.